تەوەردا باس لە بەخشینی کتێبخانەیەک دەکەین بە کۆلێژی هونەر کە نووسەرێک هونەرمەندێک کەسایەتیەکی دیار ئەو کتێبخانەی کە خۆی هەیبووە پێشکەش بە کتێبخانەی کۆلێژی هونەری کردووە کە تێدا چەندین سەرچاو و بابەتی گرنگ و جیاوازی لە خۆ گرتووە. تایبەت بە بیرۆکەی ئەم کارە و ئەو خزمەتە گەورەیە بە کتێبخانەی کۆلێژی هونەر یاسین قادر بەرزنجی نووسەر و هونەرمەند لە ستودیۆ بەیانی کوردستانی میوانە. کاک یاسین سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. سپاس بۆیەوە. جا هەمیشە دەڵێن خوێنەری کتێب و ئەو کەسەی کە کتێبی هەیە زۆر کتێبەکانی خۆش دەوێت. بەخشینی ئەم کتێبانە بۆی کارێکی زەحمەتە. بەڕێستان باس لەمە بکەن. من بە حکمی ئەوەی ساڵانێکی دوور و درێژە خوێنەرێکی جددی بووم و پیشەکەشم کارمەندی کتێبخانەی گشتی بووم. هەر لە مناڵیمەوە لە قۆناغی شەشەمی سەرەتایی یەکی ناوەندیەوە هۆگری کتێب خوێندنەوە بووم. بە حکمی کارەکەشم و بە حکمی ئارەزووەکانم هونەرمەندی و نووسەری و کاری ڕۆژنامەگەری و کارکردن لە دنیای میدیای کوردیە وای لێ کردوم هەمیشە پەیوەستم بە کتێبی نوێوە بە سەرچاوی نوێوە. وێڕێ ئەوانە من نۆ کتێبم نووسی و وەرگێڕاوە لە بواری زانستی کتێبخانە و زانیاریەکانە. زیاتر بۆ ئەو سەرچاوانەوە تێگەیشتوم لەوەی کە کتێبخانەی تایبەتی لە کتێبخانە فەرمیەکانە، کتێبخانەی زانکۆکان، کتێبخانە گشتیەکانە چه ڕۆڵێکیە بێت. هەر بۆیە ڕۆژی هەژدەی ئەم مانگە لە مەراسیمێکی شایستەدا کتێبخانەکە لە کۆلیژی هونەری هونەر جوانەکانی زانکۆی سلێمانی کرایەوە. ژمارەیەک هاوڕێی هونەرمەند و نووسەر ئامادە بوون لەگەڵ ئەندامانی خێزانەکەی خۆمە. کتێبخانەی کۆلیژی هونەرە جوانەکان وەک زۆر کتێبخانەی تر لەم کوردستانەیە بەهۆی نەبوونی بودجەی پێویست بەهۆی خزمەندەکردنی لەلایەن سەر و خۆیانەوە بەڕاستی هەژاریان پێوە دیارە. ویستم من بتوانم کونجێک لەو کتێبخانەیە بە کتێبخانە تایبەتیەکەی خۆم پڕ بکەمەوە. کتێبەکانی من نزیکی 2000 کتێبن بە تفاق و دۆڵا بوو ئەمەی پێوتری ئاخشەنە و شوێنەی ئەو دەڵابانی کتێبەکانی تیا دادەنرێ و هەر بۆ خۆیشم هاوکار بووم بۆ پۆلێنکردنیان. من بە حکمی کارکردنم لە دنیای هونەرە بە حکمی کارکردنی 52 ساڵم لە کایەکانی شانە و دراما و سینەمای کوردیە. بەڕاستی لەوە گەیشتوم کە هونەرمەندی کورد لە زیاتر لە زۆر کەس وەک کەسێکی بە ئاگا و ڕۆشنبیر و کارا لە کۆمەڵگایە پێویستی بە خوێندنەوە و سەرچاوی بە پێزەیە. بۆیە ئەو کتێبانم پێشکەش کرد بە ئومێدی ئەوەی ئەم کتێبخانەیە بتوانێ ڕۆڵێکی هەبێ بۆ کارە زانستیەکان بۆ کۆشتی قوتابیان و ئامادەکردنی ڕاپۆرتە هونەریەکانیان بۆ دیراسی خۆیان. هیوادارم ئەوە خزمەتێ بگەێنێ. کاک یاسین هەڵبەتە وەک باسی دەکەی لە کتێبخانەکەدا سەرچاوی جۆرا و جۆر هەبووە بە هۆکاری با بڵێن ئەزمون و پیشە جیاوازەکانی بەڕێستان. تەواوی سەرچاوە جیاوازەکان پێشکەش بە کتێبخانەکە کرد یان تەنها ئەو سەرچاوانی کە پەیوەندیدار بوو بە بوارە هونەریەکەوە پێشکەشت؟ من لە کتێبخانەی تایبەتی خۆمە و پاژماوایی کاڵم کردووە ئێستا نزیکی 1000 کتێبمەیە. بەڕاستیەوەنە پێویست من کتێبە بە زمانەکانی کوردی و عەرەبی لە کایەکانی شانۆ، هونەری دراما، سینەما، زانستی کتێبخانەکان و کتێبی ئەدەبی و توێژینەوەی ڕۆژنامەوانی لە دنیای میدیایە. ئەمە سەرچاوەن بۆ من ژێدەرێکن کە هەمیشە ئەگەڕێمەوە بۆ لایەن بۆ کارەکانم بۆ نووسینەکانم بۆ توێژینەوەکانم ئەمانم هێشتوتەوە. بەڵام بڕیاری من وەکەو ڕۆژە لە مەراسیمەکەیە
ڕامگەیان بڕیاری من ئەوەیە بە حکمی ئەوەی کە من هەمیشە چاودێریەکەم شوێن کتێبی تازە ئەەکەوم وە کتێبی نوێ ئەکڕم بۆ خۆم ئەبێ من دەستم بەم کتێبخانەیەوە بێت وە بەردەوام کۆمەشی بکەم هەڵبەتە کتێبخانەکە بە ناوی خۆمانەوەیە بە ناوی بەندەوەیە ئوسوڵی کتێبخانە تایبەتەکانیش کە لە سلێمانی لە چەند شوێنێکەیە لە کتێبخانەی گشتی چەندین کتێبخانەی تایبەتیە لە بنکەی ژین هەر لە کتێبخانەی ناوەندی زانکۆی سلێمانی و کتێبخانەی ئەوقاف و چەند شوێنێک ئەمە ڕێساکەی وایە ئوسوڵەکەی وایە ئەم کتێبەخانەیە کتێبی خەڵکیی تێناچێ بەسی خۆتن لەبەرەوە من بڕیارم وایە بۆ بە هیوان بڕوارەکەم بەباشی جێبەجێکەم دوای دابینکردنی چەند دۆڵابێکی تر کتێبی تازەیان پێشکەش بکەم و دەوڵەمەندیان بکەم. باشە بەخشینی ئەم کتێبانە بە دیاریکراوی چ خزمەتێک بە خوێندکارانی کۆلێژی هونەر بە خوێنەرانی بواری هونەر ئەو کەسانی دەیانەوێت کە توێژینەوەیە کە بابەتێکی زیاتر لەسەر هونەر فێر ببن تا چەندە گرنگە کۆلیژی هونەرە جوانەکان لە سلێمانی لە چەند بەشێ بگاتەوە سینەما شێوەکاری مۆزیک سەرچاوی هەمە جۆری تایە دەربارەی ئەو ژانرە هونەریانە کتێبی باشتیایە هەم بە کوردی نووسرا و هەم بە کوردی کراواتە وەرجێڕاوە بێ لەوە کتێبخانەکەی من سەدان کتێبی ئەدەبی زمانەوانی مێژوویی ڕۆژنامەوانی کۆمەڵایەتی زانستە کۆمەڵایەتیەکان بوونیان هەیە لەوێ اینجا بە خوشکی خۆم بڵێم لە پێناسەیەکی کتێبخانەیە کاتی خۆی وتراوە کتێبخانە وەک سۆپەرمارکێتێکی گەورە وایە ئەبێ هەموو شتێکی تیاابێ چۆن کڕیارێگەچێ لەوە هەڵەگرێ لەوە هەڵەگرێ لەوە ئەکرێ ئەبێ کتێبخانەش هەموو جۆرە کتێبی تیاابێ تەنیا هەنگێک کتێبخانە نەبێ کە زۆر تایبەتمەندە مەسەلە بۆ نمونە کۆلیجی سەربازی پێویستە زۆربەی کتێبەکانیان زانستە سەربازیەکان و مێژووی ئەو زانستە بێت مەسلەی مەشق و ڕاهێنان و چەک و ئەمانەی کە پێویستە بۆ خۆیان لە نەخۆشخانەیە کتێبەکانە بێ پزیشکی و تەندروستی بێت خۆی ئەمە دەستورێکە بەڕاستی بۆ کتێبخانەکان لە کتێبخانەی کۆردۆلۆژیە ئەو توێژینەوانەی بایەق بە ملەتی کورد و زمانی کوردیەدەن پێویستە هەر لەو کایانایە بن کتێبەکانی من هەمە جۆرە لە زانیاری گشتیەوە تایەتی کە ژمارەی پۆلێنی سێسفرە تا مێژوو جوگرافیا و ژیننامە گەشتنامە کەوە ژمارەی نۆسەی هەیە لە پۆلێنی کتێبخانەکانە من کۆمەڵی شتی ترماوە دەرفەتم بۆ نەڕەخساوە بیبم زۆربەی گۆڤارە هونەریەکانم هەیە کە بە زمانی کوردی دەرچوون وە چەندین گۆڤاری شانە و سینەما و هونەری تر شێوەکاری کە بە زمانی عەرەبی دەرچوون لە ڕۆژانی داهاتووە بەنیازم ئەوانە بەرم اینجا من بە حکمی پیشەکەم کە لە کتێبخانەیە بووم چەندین کتێبخانەی گەورەی دنیام دیوە چەندین پیشانگای کتێبم دیوە لە ناوە و دەرەوەی وڵات وە پیشانگای تریش بکرێتەوە دەچم بە شوێن ئەو کتێبانەیە ئەوداڵە بم لە مەودووە بە تایبەت کە هونەری بن لە بەرەوەی کۆلیجەکە کۆلیجی هونەرە باشە کاگەسن بۆ دنیابینی خۆت کە لە ناو کتێبا هاتە بۆ بەرکەوتانی کە لەگەڵ پێشنگە جیهانیەکان و هاوکات پێشنگە ناوخۆیەکانی کتێبا بەری کەوتووی دەکرێت بڵێ کتێبخانەی کوردی بە شێوەیەکی گشتی پڕە لە تەواوی ئەو سەرچاوانەی هەر خوێنەرێک هەر کەسێک لە هەر بوارێکی جیاوازە بیەوێت دەستی بۆ بەرێ دەستی دەکەوێت یان هێشتا کەلێنێکی گەورەمان هەیە ڕاستیەکەیە ئەبێ جەختی لەسەر بکەینەوە جاران کتێب زۆر کەم بوو خوێنەر زۆر بوو ئێستا کتێب زۆر زۆرە خوێنەر کەم بۆتەوە بەداخەوە ئەویش بەهۆی تەکنۆلۆژیا و داهێنانە زانستیە تەکنۆلۆژیەکانەوە بڵین پەیوەندیەکان
تەنیا بە کتێبی کاغەزین نەماوە. ئێستا کتێبخانەی ئەلکترۆنی زاڵە لە هەموو شوێنێکە. تۆ لە ماڵەکەی خۆتا بەبێ ئەوەی ئەرک بکێشی ماندووبی کاتێ بڕوە ئەشتە سەر کۆمپیوتەرەکەت و چ کتێبێکە بوێ دەیێنی. ئەگەر هاو بەشداری بکەیت توانی شتێ پارەش بنێریت و ئەو کتێبە باشانە و لەو پەڕی دنیاوە بگاتە دەست. بەڵام ئەبێ ئەوە دووپات کەمەوە کە هەرگیز کتێبخانەی ئەلکترۆنی یان ئەم ئامێرانەی کە داهاتوون بۆ پەیوەندی و بۆ شوێن کەوتنی زانیاریەکان نابێتە ئەلتەرناتیڤی کتێبی کاغەزین تایبەتمەندی خۆی هەیە. پاشانیش لە توێژینەوەی زانستیە ئەوە مەرجێکی ئەوەیە سەرچاوەکانی زۆربەی کتێب بێ. چەند هینە هەبێت لە ئینتەرنێتەوە وەریگری لە پێیجەکان و گوگڵۆمانە بە یەک سەرچاوە حسابە. اینجا لە ڕووی یاساییەوە کتێبی کاغەزین ئەو مافە پارێزراوەی نووسەری هەیە لە ڕووی یاساوە. واتە یاسا و ڕێساکان تەسکی کتێبی چاپکراوەکەن بۆیە هەرگیز من لەو بڕۆیان کتێبی کاغەزین بەسەر ناچێت. کاگەسن بابەتێکی دیکە هەیە کە هەندێک کات خوێنەر دەیەوێت دەستی بۆ بەرێ دەستنەکەوتنی سەرچاوەکانە بە زمانی کوردی. ڕەنگە سەرچاوی زۆرمانە بێ بە زمانە جیاوازەکان بە دیاریکراوی لە هەندێک اختصاصی وردی مەجالە هونەریەکەی خەر بوارێکی دیکە کە دەیوێت کتێبی دەست بکەوێت هێشتا وەرنەگەردراوەتە سەر زمانی دایک. ئەمە گرفتێکی دیکەی خوێنەرە یان ئەو کەسانەیە کە زۆر بە باشی خۆڵ نەبوونەتەوە لە زمانەکانی دیکە و دەیانوێت توێژینەوە ئەنجام بدەن دەیانوێت بە دوواداچوونی دیکە بکەن. بۆ چوونی بەڕێستان لەسەر ئەم گرفتەی کتێبخانەی کوردی؟ ئێستا لە کتێبخانەی کوردیە چاپکراوە کوردیەکان هەمە چەشنەن زۆرن بەڕاستی لە زۆر لایەنەوە چاپەمەنی کوردی دەرەچێت. بەڵام هێشتا لە ڕووی کتێبە زانستیەکان و سەرچاوە زانستیەکانەوە کتێبخانەی کوردی هەژارە. کتێبی هونەری کۆمەڵی کتێبی شانۆمان هەیە، توێژینەوەی هونەریمان هەیە، بەڵام لە چاو کتێبخانەی عەرەبیە، کتێبخانەی فارسیە، کتێبخانەی ئەوروپیە ئێمە هێشتا لە دواوین. بۆیە پێویستە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە کە ژمارەیان زۆر کەمە لە کوردستانە و بە زانیاری من کۆمەکێکی ئەوتۆ ناکرێن وەک سەردەم دەستگای موکریانی بنکەی ژین کە جارجار کتێب چاپەکە. ئەمانە کۆمەکیان بکرێت بۆی دەزوڵاتر بن بە کارایی ئیشەکانیان چالاکان ئەنجام دەن و کتێبی هەمە جۆر و بە تایبەت وەرگێڕان. ئێمە کتێبی نووسراومان هەیە لە پزیشکیە، لە مێژووە، لە جوگرافیایە، لە مەسەلەی فیزیکە، لە بایۆلۆژیە، بەڵام زۆر کەمن کتێبە نووسراوەکان. زیاتر پسپۆڕان و شارەزایانی ئەو بوارانە پەنا بنن بەر وەرگێڕان. ئێستا وەرگێڕان بەڕاستی پرۆسەیەکی جیهانی گەورەیە. زۆربەی بابەتە معریفیەکان، بابەتە ئەدەبیەکان، بابەتە زانستیەکان لە ڕێی وەرگێڕانەوەگات. بەڵام ئەوەشی پێ بڵێم تا ئێستا کتێبخانەی کوردی لە چەند لایەنێکا دەوڵەمانە. کتێبی ئەدەبی بە تایبەت شێعر و ڕۆمان و چیرۆکۆمانە زۆر زۆرە، کتێبی مێژوومان زۆرە. ئەبێ ئاور لەو شتانی تربینەوە کە بۆتە کلێنێک بۆتە بۆشایی لە کتێبخانەی کوردیە. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت، نمونەت زۆر بێ ماندوونەوی کاگیاسینگیان. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ یاسین قادر بەرزنجی نووسەر و هونەرمەند کە لەم تۆڕی بەیانی کورسدار نیوزمیانمان بووی. دووبارە سپاس بۆ بەڕێستان.